هۆکارە سەرچیەکەی بۆ گەڕێتەوە کە بەڕاستی ئەو بۆشاییکی زۆر گەورە هەیە لە نێوانی هێڵی دابەشبوونی هێزەکانی پێشمەرگە لە خانەقینەوە تاکو ناوچەکانی سنووری ڕەبیعە و لەگەڵ هێزەکانی سوپای عێراق جگە لەوەش بەڕاستی هێزەکانی سوپای عێراق نەیانتوانیوە تا ئێستا ئەمنیەتی ئەو ناوچانە بە چاکی بپارێزن. ئێمە بە شێوازێکی بڵێن مەبدەئی ڕێککەوتوین لەسەر 8 خاڵ بە دامەزراندنی ناوەندی هەماهەنگی و هێزی هاوبەش و ئۆپەراسیۆنی هاوبەش بکەین و پلانیش دانێن بۆ کاری هاوبەش. بەڵام پێ ئەچێت ناوەندەکانی بڕیار بە تایبەتی لای حکوومەتی فیدراڵی عێراق بە تایبەتی لە ناو هێزە ئەمنیەکانە ناوەندی جیاجیان. ئێمە ئامارێکمان لایە ساڵی 2018 ئەو کردانەی تروریستی داعش لەو ناوچانە بە تایبەت لە ناوچەکانی کوردستانی دەروی داری هەرێم لە ناوچەکانی جێناکۆکی 456 کردەی تروریستی ئەنجام داوە کە بۆتە هۆکارێک بۆ شەهید بوون و برینداربوون و ڕفاندنی 1770 کەس. ئێستاش لە ساڵی 2019 لە سەرەتای ساڵەوە هەتاکو ئێستا مانگی حەوت 169 کردەی تروریستیان لە هەمان ئەو ناوچانە ئەنجام داوە و 794 شەهید و بریندار و ڕفێنراو هەیە.